بەڵێ بەخێر بێت سەرەتا ئێمە وەکو ڕێکخراوی ژیانەوەی گەنجان هەڵساوین بە هەڵمەتی کۆکردنەوەی یاخود کەمپینی واژوو کۆکردنەوە بۆ دەرکردنی سوپای تورکی فاشیست لە خاکی هەرێمی کوردستانداەوە بە تەواوەتی لە هەر چاپارچەی کوردستاندا ئامانجی ئێمە لەم هەڵمەتی کۆکردنەوەی واژووە کە پێشکەشی نەتەوەی یەکگرتوەکان و ئەنجومەنی وەزیرانی عراق و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و پەرلەمانی عراق و پەرلەمانی هەرێمی کوردستان یەکەین کە بەو نەشیدە یاخود بە وتاری کە بۆ کوردستانێکی ئازاد فاژیزم و داژیکاری بڕوخێنە لە هەموو شارەکان و هەموو ناوچە شارۆچکەکانی کوردستانە دەستمان کردووە بە هەڵمەتی کۆکردنەوەی واژوو و پێشوازی خەڵک بە شێوەیەکی زۆر باشە هەتا ئەسێکی ئەتوانم بڵێم مەسەلەن بە ڕێژەیەکی زۆر باش بە گەرم و گوڕی و بەتینێکی زۆر بەهێزەوە بە هەستێکی نیشتیمانیەوە هاوڵاتیان پێشوازیەکەن لە کەمپینەکە بە نزیکەی لە ناو شاری سلێمانیدا نزیکی 4000 واژوومان کۆکردوێتەوە و ئەمە شەشەمین ڕۆژی هەڵمەتی کۆکردنەوەی واژۆکەیەوە بەردامە بێت تاکوون کاتێکی نادیاوە لە دوای تەواوبوونی ئەو کاتێک کە دیاریمان کردووە بۆ هەڵمەتی کۆکردنەوەی واژۆکە پێشکەشی ئەو لایەنە دیاریکراوانە دین کە لە پێشترا ئاماژەم پێ کردووە.